عندنی هاوکاریەکان بۆ ڕۆژاوای کوردستان بە تایبەت ئەو یەکدەنگی و یەکەڵوێستەی کورد لە هەرێمی کوردستان و کۆکردنەوەی هاوکاری بۆ ڕۆژئاوا لەگەڵ بەڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی قسە دەکەم بە تایبەت پاشەوەی کە ئەمڕۆ سەرۆک بارزانی پەیامێکی لەبارەی هاوکاریکردنی ڕۆژاوای کوردستان بڵاو کردەوە و سوپاسی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو دەستگایانە کرد کە هاوکاریان بۆ ڕۆژاوای کوردستان کۆ کردوتەوە و گەیاندویانە. کاک موسا لە هەولێرەوە لەگەڵمانام کاتت باش، زۆر سوپاس و ماندوو نەبن. بێگومان پەیامەکەی سەرۆک بارزانی ماندووبوونی ئەوەی نێشتووە وایە؟ بەتەئەکید هەر کوردێک لەم ڕۆژگارەدا تەمەنای ئەوە دەکات کە جەنابی سەرۆک دەستخۆشی لێ بکە و دڵنیاشم هەر کەسێک کە ئەرکی خۆی بە باشی جێبەجێ بکاتن ئەوە خۆشەویستە لای جەنابی سەرۆک بە تایبەتی خەڵکی کوردستان کە بەڕاستی سەری ئێمە هەمویان سەرمان پێیان بەرزە، سەری ئێمەیان بەرز کرد کە بەو هیمەتە بەرفراوانە بەو دڵە پڕ لە ئینسانیەتە هەمویان تێکڕا هاوکار بوون، پشتیوان بوون لەوەی کە ئێمەمانانیش بە دەستی پڕ لە خزمەت خەڵکی خۆشەویستماندا بووین لە ڕۆژئاوای کوردستان. بۆ ئێمە شانازیەکی گەورە بۆ هەموو کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی ئەوە گەورەترین ئیفتیخارە کە لە ئانوساتێکدا کە جەنابی سەرۆک بارزانی ڕامان بسپێرێ بە جێبەجێکردنی ئەرکێک و ئێمە کە هەموو هەوڵ و توانای خۆمان خستە کار کە سەرکەوتوو بووین لەو ئەرکەدا جەنابیان ڕەزامەند بێت لەسەر ئەمە بەڕاستی گەورەترین ئیفتیخارە بۆ ئێمە و بەتەئکید ئێمە وا ڕاهێنراوین و پەروەردەکراوین دەستگای خێرخوازی بارزانی کە لە خۆشی و ناخۆشیدا لە تەک خەڵکی خۆمان بین. ئەمڕۆ کە ئەبینین لە هەموو شارۆچکەکانی ڕۆژئاوای کوردستان کە بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخەوە هەم ژمارەیەکی زۆر ئاوارە و پەنابەر لەوێ ئاوارە کۆبووینەتەوە و هەمیش خەڵکی ئەوێ بەشێکی زۆریان پێویستیان بەوە هەیە کە هاوکاری بکرێن، خزمەت بکرێن تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی ڕۆژانە ئەو پشتیوانیانەی خەڵکی کوردستان دەگەێنین. بەڵێ ئەفوو بە بڕی چەند هاوکاریتان کۆ کردەوە؟ بڕەکەی چەند بوو؟ بڕەکە دیار نییە چکو زۆربەی زۆری کەلوپەل بوونە ئەوەی کە هەیە. ئێمە بەتاکید لە ڕۆژی یەکەمیشدا ئەوەمان ڕاگەیاندووە کە دەستگای خێرخوازی بارزانی بەوەی کە لە هەموو کارەکانیدا ستانداردێکی نێودەوڵەتی ڕاچاو دەکەت لە ئیشکردندا لە بابەتی شەفافیەتدا هەموو ئەو خوشک و برانەی کە هاوکار بوونە لەگەڵ ئێمە چ لە چوارچێوەی گروپدا بوو بن، چ لە چوارچێوەی دەستگا و ڕێکخراو دابوو بن، چ لە چوارچێوەی کەسایەتی دابوو بن، چ لە هەرێمی کوردستان بن، چ لە دەرەوەی هەرێمی کوردستان بن، هەموو ئەو ناوانە بە هاوکاریەکانیەوە و بە تێچۆی هەموو ئەو هاوکاریانەی کە پێشکەش بە ڕۆژئاوا کراون ئێمە دەخەینە ڕوو و دیکۆمنتی دەکەین هەم بۆ خۆمان وەکو ئەزمونێک و هەمیش بۆ ئەو ڕێکخراوە نێودەوڵەتانە بە تایبەتیش کە دەستگای خێرخوازی بارزانی لە کۆمەڵێ پلاتفۆرمدا لە کۆمەڵێ موسساتدا ئەندامی کارایە، ئەندامی دیارە. ئێمە ئەمانەوێت ئەو حقایقانە و حتا بۆ ئیدارەی ڕۆژاوای کوردستان، بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ حکوومەتی عێراقیش کە ئێمە لە هەموو ئەو شوێنانە مۆڵەتمان هەیە ئەم راپۆرتە پێشکەش دەکرێت کە دەستگای خێرخوازی بارزانی بە پشتیوانی خەڵکی کوردستان لەو ڕۆژانەدا چۆن هەنگاوی هاوێش چی ئەنجامدا، چی پێشکەش کرد، کێ بوون ئەوانەی کە سوودمەند بوون لەو هاوکاریانە کە ئێمە وەکو ئامانەتێک لە بەردەستماندا بوو پێشکەشی ئەو خەڵک. بەڵێ هێشتا هاوکاری کۆکەنەوە کاک موسایان گەیشتنی هاوکاری بە ڕۆژاوا بەردەوامە؟ بەڵێ بەتەئکید ڕۆژانە ئێوە بەشێکن لەو کەناڵانەی کە بە سپاسەوە هاوکار و پشتیوانن لە گواستنەوەی ئەو هاوکاریانە، لە پێشاندانی ئەو هاوکاریانە کە کۆ دەکرێنەوە لە لای خەڵکی و لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانی یانیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەش بەو خەڵکە دەکرێن. بەرنامەی ئێمە ماوە و ئەوەی گرنگیشە کە ئێمە ئاماژەمان داوە کە هەر دیسان لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک بارزانی، جەنابی سەرۆکی بۆردی دەستگای خێرخوازی بارزانی، دەستگای خێرخوازی بارزانی ئۆفێس دەکاتەوە لەوێ
بەوەی کە بتوانێت هەموو ئەو کارە خزمەت گوزاریانەی کە لێرە لە هەرێمی کوردستاندا پێشکەشی کردوون و لایەنی دیار و جوان و بەرجەستەن کە بەڕاستی کۆمەلگای ئێمە شانازی پێوە دەکات لەوێش هەموو ئەو کارانە بە زیادیشەوە ئەگەر ممکن بێت ئەنجامیان بدەین. ڕۆژانە ئێستا هاوکاری پێشکەشی چەند خێزانەکەن بە ژمارە لاتانەیان ئەویشە هێڵنەوە بۆ دواتر؟ ئێمە ڕۆژانە داتامان هەیە داتاکانی ئێمە پێشکەش بە دەستگاکانی ڕاگەیاندن دەکرێن و لای خۆشمانەوە هەر دوو ڕۆژارێک سێ ڕۆژارێک کۆنفرانسی ڕۆژنامەوانی وایە کە پێشکەش دەکرێن ئەو داتانە ڕۆژانە لە 4 سێکتەری جیاوازدا خۆراکی وشک و ئەو پاکێجە دەوڵەمەندەی کە دەستگای خێرخوازی بارزانی هەیەی لە بابەتی مازۆت لە بابەتی تەندروستی لە بابەتی دروستکردنی هەلی کار لە هەموو ئەو بابەتانەدا ئاماری ئێمە ڕۆژانە دەدرێتە دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆژانە تیمەکانی ئێمە لەو بوارانە دەکار دەکەن. زۆر باشە چێڵێن لەبارەی هەڵوێستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژاوە؟ ئێمە چەندین جار ئەوەمان دووپات کردوتەوە جارێکی تریش دەڵێنەوە شانازیان پێوە دەکەین دەستیان ماش دەکەین ئەو دڵە مێهرەبانە ئەو سۆزایی کە هەیەە بۆ مرۆڤایەتی بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی بۆ خوشک و براکانیان بەڕاستی ئیلهامی ئیشی ئێمە ماندیبوونی ئێمە خەباتی ئێمە کاری ڕۆژانەی ئێمەوە لەوەوە سەرچاوە دەگرێت لەوەوە هێز وەردەگرێت کە ئێمەش بەو گەرم و گوڕیا ئیش بکەین کە زۆر جار ئاماژەم پێداوە کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی زیاتر لە 16 سعات لە ڕۆژێکدا ئیشیان کردووە بە هەموو ئەو پشوانەی کە هەبووە ئیشیان کردووە ئەمە هەمووی بەڕاستی سەرچاوی لەو هێزەوە وەردەگرێت لە هێزی جەماوەرەوە وەردەگرێت لە هێزی خەڵکی ئێمەوە وەردەگرێت بۆیە جارێکی تریش سوپاسیان دەکەین و دەستیان ماش دەکەین هیوادارین هەر بەو شێوەیە لە پشت دەستگای خۆیان بمێنەوە چونکو ئێمە ئامانجمان ئەوەیە کە لە هەر شوێنێک مرۆڤایەتی پێویستی بە ئێمە هەبێت خزمەتیان بکەین بە تایبەتیش کوردستانیان. ئەی دەستان خۆش بێت و ماندوو نەبن و هەر بەردەوام بن بەڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی لە هەولێر میوانی کوردستان 24 بووی سپاس.